أو جورك وبنوانه أو إوار أخواننا براسي تأثيري شيء زوري هي لهمو تشينو توجه كانوا ولا نايش عند جنزان تأثيريان هي وكو بخود زاني جنز دايناموي سرشي همو بابتكانا أو كوروكو بنوانج أو إوار أخوانناش تأشيد جنز دوري شي سرشي هذا بيني وضروري شجنزان براسي بردوام بن أو جورا كوروكو بنوانو بيوندان با پەیوەندی کۆمەڵاتیەکان و پتەوکردنیان و بۆ نەهێشتنی هەموو کەلێن و درزێکەوە بەتایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆ لە ئەو زولفەیەکەوە ئەمڕۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیش تێکەوتووە زەرورە ئەو پەیوەندی کۆمەڵاتیانە و پتەوتر بکرێن و زیاتر پەرەویان پێ بدرێ و لەکتری خەڵکە لێک نزیک بێتەوە هەموو چینی توێژەکان پەیوەندی کۆمەڵاتیەکان بۆ خۆت دەزانی بەعام ئەو سۆشیال میدیا ئێستا وای کردووە تۆزێک پەیوەندی کۆمەڵاتیەکان کاڵ بنەوە وەکو قەدیمیەکان نەما وەکو ساڵانی قەدیمکەوە باز دەکرێت پەیوەندی کۆمەڵاتیەکان لە گوندەکان لە شارەکان لە هەمووی خەڵکەکە هەموو دەستە جەمعی هەز ئیشێک هەبوو ڕایپەڕاند و پەیوەندی کۆمەڵاتیەکان پتەوتر بوون بەڵام ڕاستی ئێمە پێویستە دانەبڕین ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین بەڕاستی بە هەموو لایەکمانەوە پەیوەندی کۆمەڵاتیەکان پتەوتر بکەینەوە لای خۆمانەوە شانی بدەینە بەرەو پەروی پێ بدەین.